لەگەڵ وەرزشا بینە چۆنە؟ من پێشتر شوتومە پێشتر وەرزشم کردو بەڵام لە ئێستا وەرزش ناکەم هەمیشە من ڕاستگۆم لەگەڵ بینێرەکان و لەگەڵ هەمووانە بەڵام زۆر حەزەکەم دەستێ بکەم وردەوە وەرزشکەم لەوەی کێمە هەمیشە باس لە تەندروستیەکەین بە دڵنیایی لە بەشێکمان مابێ وەرزش بکەینەوە وەرزش خۆی بەشێکە لە تەندروستێکی باش. بێگومان بەڵام ئێستا ئەمڕۆ لە بەرنامەکەی ئەمڕۆیە باز لەواکەین کە تۆ 11 مانگی ساڵەکە ئەگەر بە جۆرێک وەرزشت کردووە تایبەت بۆ کەسانی کە حەز بە هۆڵەکانی وەرزشەکەن حەز بە تەواوی وەرزشەکانەکەن و بەشدارن لە هۆڵەکانە بەڵام لە مانگی ڕەمەزانە چۆن وەرزش بکەین تاکو تواناو و ماسوولکەکانمان وەکو خۆی بهێڵینەوە و لە ئاست و توانامان دانەبەزێت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لەگەڵ هەموو ئەوانی کە یاریزانن حەز بە وەرزشەکەن بەڵام بە ڕۆژوشن. کاتەکەی وەرزشکردن چۆن بێت و ئەو وەرزشانی کە ئەنجامی ئێن چۆن بێت و خواردن ئەو خواردانی کە لە ئێوارانە لە کاتی ڕۆژوشکانە ئەیخۆنیان ئەو خواردانەی کە بۆ پارشێ و ئەیخۆن ئەبێت خواردنێک بێت. گفتوگۆی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ترێ جەلال سەرپەرشتیاری وەرزشی. مامۆستا فەرموو. مامۆستا بەخێر بێت. بانی باش. بەخێر بێت. فەرموو. دووبارە بەخێر بێت. زۆر سپاس. مامۆستا سڵاوت لێبێت. بەخێر بێت. مامۆستا ئەم پرسیارەتان زۆر ئاراستا کرێ لە هۆڵەکانە بەڕێستان وەکو ڕاهێنەرێکی لە جوانی کە لە هۆڵەکانە ئامادەیتان هەیە کاتی وەرزشکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کەی بێ باشە؟ زۆر باشە. سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم مانگی ڕەمەزان پیرۆز بێت لە هەموو لایەک. باشترین کات بۆ وەرزشکردن لە ڕەمەزانە طبعاً ئەکرێ بە دوو بەشەوە چونکە ئێمە وەرزشکار کە هێتە لای ئێمە تەنها یەک مەبەستی نییە. زۆربەی وەرزشکار مەبەستی ئەوەیە کە کێشی داگرێت و بە پێچەوانەشەوە هەمانە کە ئەیانەیە کێشیان سەرخەن واتە ماسوولکە دروستکەن کەواتە ئێمە لێرەیە ئەتوانین بیانکەین بە دوو بەشەوە چونکە ناکرێت هەردووکیان لە یەک کاتا بێن. ئەو کەسانەی کە ئەیانەوێت چاوری بسووتێنن یعنی ئەیانەیە کێشیان داگرن وا باشترە کاتژمێرێک تا کاتژمێر و نیوێک پێش بەربانک بێن بۆ وەرزشکردن واتە ئەو کاتێک کە ئەوان بەڕۆشون لەسەر گەدەیەکی بەتاڵ بێن بۆ وەرزشکردن بە پێچەوانی ئەوانیشەوە ئەو وەرزشوانەی کە ئەوێت کێش سەرخادواتە کە ئەوێ ماسوولکە دروستکات دوو کاتژمێر یاخود کاتژمێر و نیوێک دوای بەربانک دوای ڕۆژشکاندن ئەتوانێت بێت بۆ وەرزشکردن. زۆر باشە. ئەنج ئێمە هەمیشاڵێن لە وەرزشکردنا پێویستی بە خواردن بەخەو بە ئەستراحەتێکی زۆر باشە. بەڵام لە کاتی مانگی ڕەمەزانی پیرۆزدا لەوانەیە خواردنەکە بەپێی پێویست نەبێت. کاتە ئەتوانین بڵین ئەتوانین لەو کاتەشا وەرزش بکە وەکو پێشووتر چۆن وەرزشی کردووە؟ بەڵێ هیچ کێشەیەک نییە ئەتوانێت لەو کاتەشە بە هەمان شێواز وەرزش کات. ئێمە بۆیە ئەیانکەین بە دوو بەشەوە چونکە ئەو کەسانی کە ئەیانەیە کێشیان سەرخەن بێگومان ئەبێ کاتێک بێن بۆ ڕاهێنانکردن کە گەدەیان بەتاڵ نەبێت ئەبێ وەجبەیەکیان خوارد بێت چونکە لە ڕێگەی بەڵێ ئەبێ لە دوای بەربانک کۆک وتمان بە کاتژمێر و نیوەک تا دوو کاتژمێر دوای بەربانک بێن بۆ وەرزشکردن ئەبێ گەدەیان بەتاڵ نەبێت ئەبێ بەشێکی باش لە کاربۆهیدراتێکی باش و پرۆتینێکی باشیان وەرگرت بێ اینجا بێن بۆ وەرزشکردن کە ئەمە یارمەتیان ئەیات کە ماسوولکەکانیان دروستکەن و ئەوانەی کێشدا ئەگرن بەعکسەوە هەتا لەسەر گەدەیەکی بەتاڵ بێن بۆ وەرزشکردن زۆر باشترە چونکە پەنا ئەبەنە بەر چاورەکانی لەشی خۆیان بیسووتێنن بۆ ئەوەی وزەیان پێ ببەخشێ کە ئەمەش وا ئاکا چاورێکی زیاتر بسووتێنن ئەوانش مەبەستەکان هەر ئەوەیە. باشە هۆرمۆنەکانی تایبەت بە چالاکی جەستە لە شەوانە نزمە هیچ گرفتێک دروست ناکات بۆ کەسانی کە بە ڕۆژوون لە ڕۆژان ناتوانن وەرزش ئەنجام بن و وەرزشەکان خۆتە شەوان؟ بێگومان 100% وەکو ئەو کاتانە نییە کە بە ڕۆژوو نەبێت و لە کاتی ئاسایی یابێت بەڵام باشترە لەوەی کە هەر وەرزشەکە نەکات کەمێک کەمتر ئەبێت چالاکیەکانی یعنی کەمێک خاوتر ماسوولکەکە سوود وەرئەگرێت بەڵام لەوە باشترە کە هەرواز لە وەرزش بێنێت و پەنابەرێتە بەر خواردنە خراپەکانی ڕەمەزان و ئەو تۆرە شیرینی و لوقمەخاز. ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە بەجێژایی ڕۆژەکە خۆمان لە خواردنەوە بە دوورەگرین. بەڵام هەندێک جار ئێوارەکەی ئێمە ئەوەندە ئەخۆین ئەوەندە سەر سفرەکەمان قەرەباڵخ و دەوڵەمەنە حەزەکەین هەرچی سەر ئەو سفرەیە هەیە ئێمە تاقیب بکەینەوە لەگەڵەوە کە پێشتر چوونەتە دەرەوە لە هەشتێکە بۆ کڕیومانە و هێناومانێتەوە باشەوە هەندێک جار وانە کاندێک کەسمانێ ئەڵێ من بە ڕۆژوو ئەبم بۆی کە کێشم دابەزێن لە ڕەمەزانە بەڵام سەیرەکە لە دوای ڕەمەزان کێشی زیای کردووە
هۆکارێکی ئەوەیە لەوەی کە ئیتر لە ئێوارەوە هەتاوەکو پاشە و هەرچێکی بەردەستکەوتە خواردوێتی بێگومان ئێمە خویەکی زۆر خراپمان هەیە ئەو ژەوەیە کە این ڕۆژ و ئەشکێنین سێ چوار لوقمە قازی ئەخۆین لەگەڵ شەربەتێکی دروستکەر بەداخۆ کە ئەمە دروست کراوە کە شەکرێکی سناعیتیایە اینجا لە دوای ئەوە یەکسەر دەستەکەین بە خواردنی برنج و شلە و بابەتە سوکراوەکان و کە ئەمانە هەمووی ئەبێتە هۆی کۆکردنەوەی چاوریەکی زۆر زۆرە لەشە کە تۆ لەسەر ئەو گەدە بەتاڵە هێنیت ئەم هەموو خواردن ئەخۆی بێتە کۆکردنەوەی چاوریەکی زۆر لە شعفو کە ئەمەش وا ئەکات بێگومان ئەو کەسە کێشی زیاد بکات بۆیە ئێمە دایمان ڕێنمایی ئەو کەسانە ئەەکەین کە یەن ڕۆژ و ئەشکێنن سەرەتا ئەبێت تۆ بە ئاو ڕۆژ و بشکێنیت پێش هەموو شتێک چونکە جەستە تۆ چەند سەعاتێک ئاوت لێ بڕیوە واتە تووشی وشک بوونەوە بوویت پێش هەموو شتێک دەبێت بە پەرداخێک ئاو ڕۆژۆکە بشکێنی دوای ئەوە ئەبێت بابەتێکی شیرین وەربگریت وەکو خورما کە باشترین سەرچاوی شیرینیە لە دوای ڕۆژشکاندن با بڵێن اینجا دەست ئەەکەیت بە خواردنەوەی شۆربایەک کە ئەمەش بە هەمان شێوە تەڕایی ئاات بەلەش دوای ئەوە دەستەکەیت بە خواردنی کۆمەڵێک ڤیتامینات کە لە ڕێی زەڵاتە و سەوزەوە وەری ئەگری اینجا دەست ئەەکەین بە خواردنەکانی خۆمان ئەویش بە کەمیاتێک بە بڕێک کە عزیێتی معیدەمان نەیات کەوانە بێت لە دوای ناخواردن نەتوانین لەسەر سفرەکە هەستین مامۆستا کۆرسێک کە یاریزانێک پێش مانگی پیرۆزی ڕەمەزان کە وەرزشی لەسەر کردووە و بەردەوام کە هاتووە هەڵەکانی وەرزشی لەسەر ئەو کۆرسە ڕۆشتووە لە مانگی ڕەمەزانیشە ئەتوانن لەسەر هەمان کۆرس بڕوات ئەگەر یاریزانەکە مەبەستی کێش سەرخستن بێت و خواردن و خەوی ڕێک بێ لە مانگی ڕەمەزانە هیچ کێشەیەکی نییە ئەتوانێت بەردەوام بێ لەسەری بەڵام زۆربەی یاریزان ئەو کێشیان بۆ دروست ئەبێ کە ئەڵە من لە ڕەمەزانگا خواردنم باش نابێت واتە ناتوانم بۆ نمونە لە دوای بەربانگەوە هەتاکو پارشێو کە ئەو یاریزانانی ئەیانەیە لەشیان سەرخەن پێویستە 4 تا 5 ژەم وەرگرن لە دوای بەربانگەوە تاکو پاشێو ئەگەر نتوانێت ئەم شتە پەیڕەو کات ئێمە ناچارین کۆرسەکەی بۆ بگۆڕین یعنی گۆڕانکاریەکی بەسیط کەین لە کۆرسەکە شتەکان تۆزێک هێواشتر کەینەوە بۆی بەپێی ئەو بەرنامەی کە هەیەی ئەگەر هەمان یاری بکرێت و تکراری بۆ کەم کرێتەوە ئەکرێت دەشتە ئەوەش ئەکرێت هەمان تەمرین ئەتوانێت بکات بەڵام بە تکراری کەمتر و بە وەزنی کەمتر بەڵام ئەگەر یاریزانەکە کێشەی نەبێت بتوانێت هەمان پرۆگرام پەیڕەو کات کە پێش ڕەمەزان هەی بووە ئەوە زۆر ئاسایە توانێت لەسەر کۆرسی خۆی بڕوات ئەمە بەنسبەت ئەو کەسانی کە ئەیانەیە وەزن سەرخەن بەنسبەت ئەوانی کە ئەیانەیە چاوری بسووتێنن بێگومان پرۆگرامەکان ئێمە بۆ دەستکاری ئەکەین زیاتر هەوڵین کاردیۆکانیان بینێ یاری هەوایەکانیان بینێ ئەو یاریانی کە وای لێ ئەکات کە زیاتر چاوری بسووتێنێت ولا بەرامبەر ئەوەشا یاری ئاسنەکەی بۆ کەمەکەینەوە و تکرارەکانی بۆ کەمەکەین مامۆستا چەند هۆڵێک هەیە ئێستا بەڵێن لە شاری سلێمانی بە نمونە وەربگرین 24 کاتژمێریە بەڵێ ئەو یاریزانانە ئەتوانن پێش پارشێ و کاواتە لە دوای کاتژمێر 12 شەویشەوە ئەگەر بیانەوێت بێنە هۆڵەکانی وەرزش سوودی لە ئێبینن یان زیانی هەیە ئێمە ئەگەر لە ڕووی سوودەوە باسی بکەین سوودەکەی زۆر کەمتر ئەبێتەوە چکە کۆمەڵێک هۆرمۆنات هەیە لە لەشی مرۆڤ لە دوای 11 شەوە ئیش ناکات پێویست بەخەوە لەو کاتەیە بەڵام مانگی ڕەمەزان حاڵەتێکی تۆزێک تایبەتە ئێمە جیای ئەەکەینەوە کە ئەڵێن نەکردنی وەرزشەکە لە نەکردنی باشترە بۆیە هەندێک حاڵەتی تایبەتمان بۆ دروست ئەبێت کە لە دوای 12 شەوەیان بۆ تەمرین ناڵێن سوودی لێ نابینن سوودی لێ ئەبینن بەڵام سوودەکەی زۆر خاوتر و کەمترە زۆر باشە ئەگەر کۆمەڵە کەسانێکمانە بێ پێشتر وەرزشیان نەکردی بێت و پێشتر بڕیاریە بێ کە وەرزشکا بڵامێتر کاتی بۆ نەڕەخساو لەبەر هەرچە بارودۆخێ بووە ببوورە بەڵام لە ئێستا بڕیاریە بێت لە ڕەمەزانان دەست بە وەرزشکردن بکە پێویستە ئێستا دەست پێ بکەیان تازە دوای تا دوای ڕەمەزان تەواو بێت و اینجا دەست بکات بە وەرزشکردن بۆی کە کۆرسێکی گونجاو وەربگرێت ئێمە هەموو کاتێک ئەڵێن ئەو کاتێک کە بڕیار ئەیت وەرە دەست پێ بکە یعنی دوای مەخامەڵێ من دوای ڕەمەزان یان شتێک لەوە باشترین کات ئەو کاتەیە کە تۆ بڕیارت داوە چونکە قەناعەتت کردووە بەوەی کە دەست پێ بکەیت ڕەمەزان بێت یاخود دوای ڕەمەزان بێت هیچ لە پۆینتەکەی تۆ لە هەدەفەکەی تۆ ناگۆڕێت بەڵام ئەکەوێتەوە سەر توانای خۆت کە ئایا ئەتوانیت لە ڕەمەزاندا چونکە لە ڕەمەزاندا وەک باسمان کرد کەمێک قورسترە وەرزشکردن بە حکمی ئەوەی تۆ بەڕۆژویت و نازانیت ئایا پێش بەربان بێ یاخود دوای بەربان بیت یان چی بکەیت چی نەکەیت شتەکان تۆزێک قورسترە بەڵام ئەو کاتی کە تۆ بڕیار ئەیت پێویستە بیت بەڵێ مامۆستا بەربانگ چی بخورێت بەربانگ چی بخورێت بۆ کەسێک کە وەرزشەوانە ئەگەر بیەوێت کێش سەر بخات چی بخوات ئەگەر بیەوێت کێش داگرێت چی بخوات ئەگەر بیەوێت ماسوولکە دروستکات چی بخوات ئێمە هیچ خواردنێک قەدەغە ناکەین لە یاریزان ناڵێن ئەم شتە قەدەغەیە مەیخۆ بەڵام بە شێوازێکی گشتی هەمومان ئەزانین کە چی باشە و چی خراپە
بەڵام بە نسبەت کەسێکی وەرزشەوانەوە کە بێوێت سوود بە ماسوولکەکانی بگەێنێ با لە پێشە باسی ئەویان بکەین چکە ئەویان تۆزێک ئاسانترا کە بێوێت سوود بە ماسوولکەکانی بگەێنێ وەک گوتمان سەرەتا پێویستە پەرداخێک تا دوو پەرداخ ئاو بخواتەوە لەبەرەوەی لەشی تەواو وشک بووە پاشان شیرینیەکی سوود بەخش وەکو وتمان خورما کە باشترین نمونەیە ئەچێتە سەر ڤیتامینەکان کە لە ڕێی سەوزە و میوەوەری ئەگرێت وە لە ڕێی زەڵاتە و ئەم بابەتانەوە پاشان سەرچاوەیەکی کاربۆهیدراتی زۆر باش وەرەگرێت کە ئێمە باشترین سەرچاوی کاربۆهیدرات لە لامان برنج و پەتاتەیە بەڵام بەو شێوازە خراپە ناکە ڕاهاتوین بیخۆین بە سوورەکراوی و یان برنج بە ڕۆنی کوردی و برنجی خڕ و ئەم شتانە نەخێر ئەگەر بتوانین برنجی پڵاو بخوات بە شێوازی بەکارهێنانی زەیتی زەیتون یاخود ڕۆنێکی هەر بەکار نهێنێت لە ناو برنجەکەیە و سەرچاوە پرۆتینیەکان کە بریتین لە سمی مریشک کە باشترین سەرچاوی پرۆتینە اینجا پاشانێتە سەر گۆشت و ماسی ئەمە بەنسبەت ئەو کەسانی کە ئەیانەوێ کێش سەر بخەن بەنسبەت ئەوانەی کە ئەیانەیە کێش داگرن هەمان شتە هیچ جیاوازێکی نییە تەنها جیاوازەکە لە بڕەکانایە بڕەکە کەمتر ئەکاتەوە ئەو کەسی کە ئەوێ کێش داگرێ بڕی خواردنەکانی کەمترە لەوەی کە ئەوێ کێش سەرخە بۆ نمونە ئەوەی کە کێش سەرخات 4 ژەم ئەخوات هەتاکو کاتی پارشەوە بەڵام ئەوەی کە ئەوێ کێش داگرێ بە پێچەوانەوە ژەمێک تا 2 ژەم ئەخوات تا کاتی پارشەوە باشە مامۆستا ئەمە وەکو بەربانگ پارشەوە چی بخورێت بۆ ئەوەی کە ئەگەوەی یاری وەرزشەوانە لە هەوڵەکانی وەرزشە بەشدارە توانای دانەبەزێ هێزی دانەبەزێ بەداخەوە ئێمە وا تێگەشتونەگەر لە پارشەوە هیچ شتێک نەخۆین ئەم شتە زۆر سوودی هەیە بۆمانوە ئەکا ئێمە زەعیف بین و ڕۆژی دوای ئەوە هێزمان هەبێ ئەم شتانە نە پارشەوە بە هەمان شێوازی بەربانگە پێویستە تۆ ژەمی خواردنی خۆت بخۆیت بەڵام ئەوەیە وەک باسمان کرد بڕێکی کەمتر ئەەکەیتەوە لە پارشەوە چونکە تۆ لە دوای پارشەو ڕاستەوخۆ ئەچیت پاڵ ئەکەویت و ئەنویت کە ئەمە ژۆ ئەکە خواردنەکە لە لەشتا بمێنێتەوە بەڵام گرنگترین شت ئەوەیە لە کاتی بەربانگ بێت یاخود پارشەو بێ کەمکردنەوەی شەکر بە دەرەجەی 1 و خوێ بە دەرەجەی 2 و دوورکەوتنەوە لەو خواردنانی کە لە ناو قوتووە دانراون یعنی زیاتر هەوڵ بیت خواردنە فرێشەکان بەکاربێن شتێک هەیە دیاریکراوە بێت کە پێویستە یاریزان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بۆ بەربانگ یان بۆ پارشەو ئەم خواردنە بخوات دیاریکراوەکە تەنها ئەوەیە پێویستە شۆربا هەبێ لە ژەمەکانیان بۆ هەردوو ژەمەکەی کە زۆر زەرورە لەبەر ئەوەی وەکوتمان بڕێکی باش ئاو ئەیا بەلەش هەروەها زەڵاتە لە هەموو شتێک گرنگترە کە ماتوانێت لە ژەمی بەربانگاوەری بگرێت و پرۆتینەکان بە شێوازێکی گشتی زۆر باشە لەگەڵەوەی کەسانی کاتێک کە کەسێک بە ڕۆژوو ئەبێت هێزی کەمەبێتەوە بە تایبەتی سەرەتای ڕەمەزانە بەڵام وردە کاتێک کە ئەچین بەرەو ناوەڕاستی ڕەمەزان بەرەو کۆتاییەکەی لەوانەیە ئەمە زیاتر بێلەوەی کە هێزی دابەزێ تاچن ئێوە لە هۆڵەکانی لە جوانی تووشی ئەم گرفتە بنەوەی کە کەسێکی بۆ ئەوێ کاتێک کە وەرزشەکە لەبێتەوە ناتوانێت ئاویش بخواتەوە کەمە پێویستێکە لە کاتی وەرزشکردنەکەیەکە پێویستی پێی ئەبێت تاچن ئەوە تووشی گرفتە بنەوە لەو کاتانەیانەوەی کە کەسانی زیاتر بەهێزە بن لەوانەیە شاری خوێنی ئەندابەزێت خۆشبەختانە حاڵەتی وامان زۆر کەم بووە بێگومان کەسێک کە وەرزشەوان بێت یاریزان بێت هێزێک و توانایەکی باشی هەیە یعنی جەستەی ڕاهاتووە لەگەڵ کۆمەڵێک شتا بەڵام ئەگەر حاڵەتێکی لەو شێوازە ڕووبات ئەکەوێتەوە سەر ئەوەی تا چەندێک ئەم حاڵەتە قورسە ئەگەر زۆر هیلاک نەبێت و نەگاتە ئەوەی کە زۆر شاری خوێنی دابەزێ بگات حاڵەتی لە ئەوەی کە لە هۆش خۆی بچێت ئێمە ئەتوانین چارەسەرێکین بۆی کەمێک ئیسراحەت ئەکات یاخود پاڵ ئەکەوێت و باڵێن قاچی پێ بەرزەکەینەوە بەڵام ئەگەر حاڵەتەکەی زۆر بێت و بگاتە ئەوەی کە خەریکە لە هۆش خۆیەچێ ناچارێت ئێمە لەو حاڵەتە ڕۆژێکی پێ بشکێن چی سەبارەت بە کەسانێک کە ناساغن و کێشێکی تەندروستیان هەیە نەخۆشی دڵ بێت نەخۆشی شەکرە بێت لە هەر نەخۆشیێکی تر بێت نەخۆشی درێژخایانیان هەبێت پزیشک پێیوتون کە سەردانی هۆڵەکانی وەرزشی بکەن بەڵام لە مانگی ڕەمەزانیشا بە ڕۆژوە بن بێگومان ئەو لایەنە بێ سەرەتا دکتۆر یعنی پزیشک ئەو شتەی پێ بڵێ کە ئەتوانێت بە ڕۆژوو بێت یاخود ناتوانێت بە ڕۆژوو بێت ئەگەر بتوانێت بە ڕۆژوو بێت ئێمە لەو حاڵەتەیە پێمان باشترە کە لە دوای بەربانگ بێت ئەگەر حاڵەتێکی تایبەتی هەبێت بۆ نمونە کێشەکانی زەختی هەبێت یاخود شەکرەی هەبێت یاخود دڵی هەبێت ئەم جۆرە کێشانە وا باشترە لە دوای بەربانگ بێت بۆ تەمرینکردن یعنی ساعتێک ساعت و نیوەیەک دوای ئەوەی کە ڕۆژۆکی ئەشکێنێت بێگومان خواردنێکی قورسی نەخواردووە لەو حاڵەتانەیە تەنها زەڵاتە ئەخوات لەگەڵ شۆربا و ئاو و خورماکە خواردنەکەی ناخوات دێت وەرزشەکەی ئەکات لە دوای ئەوە ئەگەڕێتەوە دەسەکات بە خواردنی ژەمێکی ئاسایی خۆی
زۆر باشە بۆ کەسانی کە ئەنوێ کێشیان ناوەزێنن لا چێنێ کەسمانی واز لە وەرزشیانێ ئەڵێ مخۆی ئەم مانگە هەر بە ڕۆژوو ئەبم و لەبەری خانمەکانی زۆر هیلاکە بن لە ڕەمەزان لە بەیانی وەڵا هەڵەسە من ئیشەکەم ئەجوڵێمەوانێت کەواتە وەرزشەکەم ناوێت ئەم بە ڕۆژوو بوونە جێگرەوەی ئەوەیە لەوەی کە وەرزش نەکات و کێشیشی داپاسێت نەخێر بێگومان وەرزشکردن ئەوە نییە کە تۆ من نان مەزبوطەکەم ئیشەکانی ماڵەوە ئەەکەم پێویستیم بە وەرزشکردن نییە بێگومان نەخێر کۆمەڵێک چوری هەیە لە لەشا چوری با بڵێن عینادی پێ ئەڵێن ئەم چوریانە زۆر زۆر ڕقن ئەگەر وەرزش نەکەیت ناتوێتەوە زۆر چوری هەیە بە تایبەتی بە نسبەت خانمانەوە منطقەی پشتی لە دواوە و کەمەر و ورگ ئەم جۆرە چوریانە خواردنەکان ڕێک ئەەکەیتەوە لەگەڵی بەڵام هەتا وەرزشەکەی لەگەڵانەکەی کۆمەڵێک جوڵەی تایبەت هەیە نید بە ماسوولکەیە بەم شوێنە ئەو چوریە ناتوێتەوە یعنی ئەوەی کە من نان ناخۆم بە ڕۆژوم نابێتە جێگرەوەی ئەوەی کە من وەرزش نەکەم باشە مامۆستا کاتێکی دیاریکراو هەیە بۆ کەسێکی ئاسایی کە بە ڕۆژوو نەبێت پێویستە لە ڕۆژێکا لە 24 کاتژمێرەکەیە بۆ نە کاتژمێرێک وەرزش بکات لە هۆڵەکانی وەرزشیە بمێنێتەوە بۆی کە سوودی لێ ببینێت لە مانگی ڕەمەزانە پێویستە ئەو کاتی کە لە هۆڵەکەی هۆڵی وەرزشی ئەمێنیتەوە چەندێک بێت ئەگەر کەسێک بە ڕۆژوو نەبێت هیچ کێشەیەکی بۆ دروست نابێت هیچ مشکلێک نییە لە هەر کاتێکا بێت بۆ وەرزشکردن ینی ژیانی ئاسایی خۆی ئەکات وەکو چۆن ڕۆژانی ئاسایی کەی توانیوێتی بێت وەرزشەکەی بکات لە مانگی ڕەمەزانیشا بە هەمان شێوەیە چونکە بەنسبەت ئەو کەسەوە کە بە ڕۆژوو نییە بەرنامەی خواردنی نەگۆڕاوە بەرنامەی خەوی نەگۆڕاوە بۆیە هەر کاتێک بێوێت توانێت بێت ڕاهێنانەکانی خۆی کا بە هەمان ئەو وەزنی کە یاری کردووە بە هەمان تکرار و بە هەمان سێت باشە بۆ ئەوانی کە بە ڕۆژوون ئەو کەسانی کە بە ڕۆژوونین بە ڕۆژون ئەی بە ڕۆژون ئەگەر بە ڕۆژوون وەکووتمان ئەیکەینەوە بە دوو بەشەوە بە هەمان شێوە یان ئەوە تا پێش ڕۆژشکاندن یاخود چەند بمێنێتەوە لە هۆڵەکەیە چەند بمێنێتەوە بە شێوازێکی گشتی لە ماوەی 60 خولەک هەتاکو 90 خولەکە واتە لە ماوەی سەعاتێک تاکو سەعات و نیوەکە ئەمە گەر بە ڕۆژوو بێت یاخود بە ڕۆژوو نەبێت بە شێوازێکی گشتی بەڵام لە حاڵەتێکە کە بە ڕۆژوو بێت ئێمە پێی ئەڵێن لە کاتژمێرێک زیاتر مەکە زۆر باشە هەندێک کەسمانەیە لەوانەیە دەرفەتی نەبێت ئیتر بێت بۆ هۆڵەکانی وەرزشی بێت بۆ لای بەڕێزت بڵێ مامۆستا من ناتوانم بێم کۆمەڵە جوڵەیەکم بۆ دانێ کە من بتوانم لە ماڵەوە ئەو جوڵانە ئەنجام بم ئەتوانێت ئەوە بکات بێتە جێگرەوەی لە جاتی بێتە هۆڵە وەرزشەکە ئەو جوڵە پێویستیانێک کە هەیەی لە ماڵەوە بانێک کەلوپەلێ لە ماڵەوە کە ئەتوانن جوڵەکانی ئەنجام بات ئێمە ئەو کەسانی کە با بڵێن واز لە وەرزش ئەهێنن سەرەتا پێشەموو شتێک ئەو ڕێنمایی عینێک کە وازی لێ نەهێنێت بەڵام ئەگەر ظروفی بگاتە ئەوەی کە واز لە وەرزش بێنێت ئێمە کۆمەڵی ڕێنمایی ئەەکەین یەکێک لەوانە کە ڕێکخستنی خواردنەکەیەتی کە لە هەموو شتێک گرنگترە خۆی بۆ هەردوو لا گرنگە بۆ کەسێک کە وەرزش ئەکاو بۆ کەسێک کە وەرزشیش ناکات بەڵام ئەگەر تۆ لە وەرزشدا ببڕیت دوو ئەوەنە گرنگترە کە خواردنەکانت ڕێکتر بێت چونکە تۆ نەیسووتێنیت ڕۆژانە پەنا نابێتە بەر وەرزشکردن بۆ ئەوی بیسووتێن یان ماسوولکە دروستکەیت کەواتە تۆ پێویستە خواردنەکانت زۆر ڕێکتر بێت دوای ئەوە پێی ئەڵێن خەوەکەت پێویستە ڕێک بێت پاشان ئەوە کۆمەڵێک جوڵە ئەگەر ئەم کەسە لە ماڵەوە جیهازی هەبێت جیازی وەرزشی هەبێت بتوانێت ئەو وەرزشانە بکات کە لە قەعەی کات ئەمە ئەتوانێت هەر لەسەر کۆرسێک بڕوا لە لای ئێمە بەڵام ئەگەر نەیبێت ئێمە پێی ئەڵێن ڕۆیشتن بە پێ زیاد بکات کە ئەمە گرنگترین شتە و زۆربەی کەسیش لە ماڵەوە پاسکیل و جیازی ترزمێڵی هەیە کە ئەتوانێت بەکاری بێنێ سوودی هەیە ناڵێن سوودی نییە بەڵام ئەو سوودە ئەوە نییە وەک ئەوەی کە لە هۆڵێکی لە جوانی هەموو ڕۆژە بێ ڕاهێنانەکانی ئەنجام بات باشە مامۆستا من پێش ماوەیەک هاتین لای بەڕێستان لە هۆڵەکەی بەڕێستانە بڕگەیەکمان تۆمار کرد چ لە خانمان چ پیاوان بەشداریکردنێکی زۆر باشیان هەبوو لە هۆڵەکانی وەرزشیە و بەرەزش باسە لەوە کرد لە مانگی ڕەمەزانە ڕێژەکە کەم ناکات بەداخەوە کەمەکات بە تایبەتی لەلایەن خانمانەوە ئەڵێن کە فریان ناکەون ئەوان بێگومان سەرقاڵن خانمان زیاتر ئەرکیان لەسەر لە مانگی ڕەمەزانە بەهۆی ئەوەی کە خواردن دروستەکەن هەیە مناڵی هەیە ناتوانێت فریان ناکەوێ لە مانگی ڕەمەزانە کەمێک ڕێژەکەدا ئەوازێت لەلایەن خانمانەوە زیاتر بەڵام لە دوای مانگی ڕەمەزان ئەو ڕێژەیە دوو ئەوەنە بەرز ئەبێتەوە هۆکارەکەشی ئەوەیە کە لە مانگی ڕەمەزانە خۆیان قەڵەو کردووە حەزیان لێ لە دوای مانگی ڕەمەزان بێن ئەو شتا بتوێنەوە زۆر باشە بە خۆشحاڵی ئێمە ئێستا بچینە هەرچی گەڕەکێک لەم شارەیە ئەبینی ئەگەر هۆڵێکی وەرز ئەگەر دووسێ دانەشیتیانە بێ هۆڵێکی لە جوانی هۆڵێکی وەرزشی تایە ئەمە تا چەند جێگەی خۆشحاڵیە و تا چەند گرنگە لەوەی کە ئەم وەرزشکردنە لای خۆشوامێ بە کللتوری بە هەر لە مناڵێکەوە لەوەی کە وردەوردەمەوای لێ بکەن کە حەزی بۆ وەرزش هەبێت کە وەرزش بکات لەبەر ئێمە گرنگەوە نیە کە تۆ جەستەیەکی لاواز هەبێت یاخود جەستە هیچ کێشێکی نەبێت ئێمە هەمیشە کاڵێن تەندروستی یەکەم شت وەرزشە لەوەی کە ئێمە پێویستە تەندروستی خۆمان بپارێزین تا چەند گرنگە وەرزش بکەین بە کللتور
خۆشبەختانە کە ئێستا لە هەموو گەڕێکێکا وەک بەڕێزت فەرمووت هۆڵێکی لە جوانی هەیە ئەگەر دوان نەبێت دانەیەک هەر هەیە گرنگترین شت ئێستا ئەوەیە کە ئێمە وەرزش بکەین چونکە لە زۆر نەخۆشی ڕزگارت ئەکا یارمەتیت پێش هەموو شتێک یارمەتیت لەوەی کە تۆ ئەو چوریە زیادانی لە شت کە ناشرینە بەلاتەوە کە تووشی چەندین نەخۆشی ترت ئەکا بە نەچینە بواری پزیشکیەوە بەڵام زۆر گرنگە کە تۆ لە تەمەنێکی زۆر مناڵەوە دەستکەی بە وەرزشکردن بێگومان ئێمە من پێش ئەوەی بێمە بواری لە جوانیەوە مامۆسای مەلەوانی بووم زۆر پێم خۆش ئەبوو کە دایکێک ئەهات بۆ لام مناڵەکەی 4 ساڵ و 5 ساڵ بوو ئەویست فێری مەلەی بکات یعنی هەستم ئەکرد ئەم کەسە لە ئێستاوە ئەچێتە سەر ڕێگەیەکی ڕاست یعنی وای لێ هاتووە کە لە ئێستەوە فێری وەرزش ببێت ئەچێتە سەر ڕێگەیەکی ڕاست ئێمە بەداخەوە تۆزێک درەن فێری ئەو شتانە بووین تەنانەت دوامان لێ هاتبوو لە ئاویش ئەترساین بەڵام خۆشبەختانە ئێستا سپاس بۆ خوا وەرزش زۆر بڵاو بۆتەوە بۆ خەڵکیش زۆر حەزی لێیەتی و ئەمە شتێکی زۆر باشە هەم لەلایەنی تەندروستیەوە هەم لەلایەنی ئەوەی کە تۆ ئەبی بەخاوەنی جەستەیەکی جوان یعنی بیریش لەوە بکەینەوە نەک تەنها لایەنە تەندروستیەکەی بۆیە ئەگەر بتوانین زیاتر و زیاتر ئەو کەسانی کە ئشتا بڕیاریان نایەوە بتوانن بڕیار بن و بچنە بواری وەرزشیەوە ئەمە شتێکی زۆر باشە یارمەتی خۆیان ئێن و بن بە خاوەن جەستەیەکی جوان و تەندروستیش لە هەمان کات مامۆستا پێم خۆش بوو باسی مەلەوانیت کرد ئەگەر ئەو کەسانی کە بەهانەیەکیان هەیە بەهۆی مانگی ڕەمەزانەوە سەردانی هۆڵەکانی وەرزشی ناکەن ئەگەر لە هەفتەیەکە بیانوێت مەلەوانی بکەن هەفتەی چەند جار پێویستە مەلەوانی بکەن تاکو تعویزی ئەو بنەوە کە سەردانی هۆڵەکان ناکەن لە هەفتەیەکە 2 جار تاکو 3 جار ئەتوانن مەلە بکەن بێگومان مەلەوانی یەکێکە لەو ڕاهێنانەی کە زۆرترین کالۆری ئەسووتێنێت واتە زۆرترین چوری ئەسووتێنێت بۆیە ئەو کەسانەی کە ناتوانن بێن بۆ هۆڵی لە جوانیەکان بە حکمی ئەوەی ئیشیان هەبێت یا خودت ڕەمەزانە و ناتوان مەجالیان نییە ئەتوانن لە باتی ئەوە مەلە بکەن چونکە هەموو ماسوولەکانی جەستت ئەجوڵێت و هەروەها کالۆرێکی زۆر باش ئەسووتێنیت و خۆشبەختانە ئێستا ئاگام لێ زۆربەی مەلەوانگەکان بە شەوانیش کراوەتەوە بۆ خانمان هەیە بەجیا و بۆ پیاوانیش بە هەمان شێوە بۆیە ئەتوانن مەلە بکەن لە باتی ئەوەی کە هەر لە ماڵەوە دانیشن یعنی لەوە زۆر باشترە کە تۆ لە ماڵەوە دابنیشی دەستە خۆش مامۆستا زۆر خۆشحاڵ بووین ئەگەر شتێکت هەبێت لە کۆتاییە حسابکە یەکزانەکانی خۆت بینەری بەرنامەکان چیان پێ ئەڵێیت بە تایبەت بۆ ئەم مانگە پێویستە کاتەکانیان چۆن بێت دەستان خۆش بێ و سپاس بۆ ئێوە و دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم باشترین شت لە ئێستا ئەوەیە کە تۆ هەوڵ بیت ئەمە زۆر گرنگە خەوەکەت ڕێک بێت یعنی ڕێنمایی من بۆ هەموو یاریزانێک لە مانگی ڕەمەزانە تا پارشێ و دانەنیشن و بە ڕۆژیش هەتاکو سەعات 1 و 2 نیۆڕۆ نەنون چونکە ئەمە زۆر زیانی هەیە بۆ ماسوولکەکانیان ئەگەر بیانەوێت کێش سەرخەن و بۆ ئەو کەسانێک کە ئەوانەیە چاوریش بسووتێنن بە هەمان شێوە واتە هەتا بتوانن خەوەکان ڕێککەنەوە و خواردنەکانیان و پاشان وەرزشەکان ئەنجام بدەن زۆر سپاس بۆ زانیاریەکانن زۆر سپاس